قۆناغی یەکەمی ئۆپەراسیۆنی ئازادکردنی مووسڵ دەست پێ دەکات. لەگەڵ هێرشەکانی برۆکسلدا دۆسەی گیراوەکانی گوانتانامۆ دەکەوێتەوە بەرباز. وێڕای ناسەقامگیری ناوچەکانیان منداڵانی کورد لە سووریا فێری موزیک دەکرێن. خۆش هاتنەوە بۆ کورد کۆنەکشنێکی نوێ. ئەم لەڤر لێ دەنگی ئەمریکا ڕاستەوخە لەگەڵ کەناڵی NRTژی بوارەنە نەهوو نیوی سپێدەیە دەمی واشنگتنە. ئێریشا بە ئۆتۆمبیلەکە بۆمکری لەسەر ئارتێشا تورکیە لێ دەڤەرە لەجێ چەولێکێ باشوورە دیاربەکر ئامادەی 3 سەرباز کوشتن. لەشکار دەبێژە 24 سەربازین دیژی بریندار بوون دەما پێکێکی شەوێدی ئێریشی بنگەهی کردی. تورکیا دەبێژە ji demê ku pêkekî agrbez ji alîxwe ve li meha şeş Xizîranî ragihandî wan pitir ji 1000 milîtanan kuştine. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا دەڵێ لە ئۆپەراسیۆنە ئاسایشیەکاندا زیاتر لە 300 کەس لە هێزی ئاسایشی وڵاتەکە کوژراون. لە دەمێکدا ئۆپۆزیسیۆنی سەر بە کورد لە تورکیا دەڵێن لەو کردە لەشکریانەی تورکیا لە ناوچە کوردنشینەکانی تورکیادا سەدان خەڵکی سیڤیل کوژراون. پرۆسە لاوازەکەی ئاشتی نێوان حکوومەتی تورکیا و پارتی کرێکارانی کوردستان لە مانگی حوتی ڕابردوودا ڕاگیرا و لەو کاتەشەوە توندوتیژیەکان لە تورکیا دەستیان پێکردوێتەوە. و لەشکری عێراقی بە پشتەوانیها ئێریشن فڕۆکین هەفەیمانە ئۆپراسیۆنا گرتنا مووسڵێ دەست پێ دیکن کاربدەستە عێراقی دەبێژن ئەو قۆناغا یەکیە دەرخستنا کۆمەڵا دەولەتە ئیسلامیە ji devera مووسڵی. داویترین پەیام li cem Xalid Fetah. هێزن حکوومەتە عێراقی پێنگاوە ئێکێ di şerê dijî çekdarên dewleta îslamiya Daişê bi azadkirina bajêrê Mosul haveştin. Nêzîkî 4000 serbaz bi piştevaniya çekdarên sine beşdarî di operasyonê da kirin û firokên leşkeriyên hevpeymaniya Birêberiyetiya Amerîka bingehên Daişê kirine armanc. نها هەل بەس سەرکەفتنا لەشکری عێراقê divê operasyonê da dê bibe destpêkek bû serkeftina di qonaxa duê û siyê da bû wergirtina geyara û Mosul û eger sernekeftin azadkirina Mosul dê zehmet be. Karbidestên Amerîka dibêjin firokên hevpeymanan hejmareka hêrişan bi ser çendîn bingehên Daişê kirin û zêdebarî hindê 200 marê zên Amerîkî di nav bingeheka biçûk da bi navê Firebase-Ball çekdarên Daişê topbaran dikin. Lê karbidestên Iraqê dibêjin hêzên peyayên Amerîka beşdarî di şerîdan nekirîne. Amerîkiyan beşdarî bi hêzên peyade nekiriye. Lê palpiştiyeka asmanî ji alê serkirdeyetiya hevpeymanan da heye ku derfet daye derbazbûna çekdarên sine û hêza pazdeya Iraqê bû van deveran. Mosul bajêrê mezin yê duê yê Iraqê û hejmareka zûra medeniyan bû bi tir ji demê salekê li jêr desalata Daişê dijîn ku operasyona azadkirina wê bi çendîn rehinda ve zehmettir dibet. Şareza dibêjin qonaxa êkê bi dawî hat lê aşkira nebûye qonaxa duê wê kengî dest pê biket. شەر قۆناغن ئایەکێ بە ئازادکردنا شش دەڤەران بداوی هات. Ez باوەڕ dikim قۆناغا دوێ wê bi azadkirina devera Seyd Abdullah û devera Tilşeîr be. Divê Daişê ji Dicle dûr bikeve û armançkirina pirageyara destpêk bû bo birîna hêla alîkariyên Daişê. Operasyona leşkerî bû azadkirina deverên li jêr desalata Daişê hêviyekê bo Iraqiyan peyda dikit serarayê rewşa siyasî û abûriya xiraba welatî. Hêvî dikim hemû xelkê Mosul çi êzidî çi mesîhî çi musulman ji destê Daeş bêne rizgar kirin. Daeş keftet Iraqê da û hewla jêkvekirina xelkê Iraqê didet. Hêvî dikim hemû Iraqî bêne rizgar kirin. Lê azadkirina Iraqê pêdivî bi proseka siyasî û rîformên sertaserî heye. Xalid Fetah دەنگی ئەمریکا. هەندێک لە یاسادانەرانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەو بڕوایەدان لە پاش هێرشەکانی بڕۆکسل و هەروەها هێرشەکانی پاریس پێویستە سەر لە نوێ پێداچوونەوەیەک بەو داوایانەدا بکرێنەوە کە بۆ داخستنی گرتوخانەی گوانتانامۆ دەکرێن لە دەمێکدا دەسەڵاتداران لە ئەوروپا باری ئاسایشیان لە فڕۆکەخانە و شوێنە گشتیەکاندا تۆکمە کردووە. لە لێدوانەکەیدا بۆ پەیامنێران لە ئەرژەنتین سەرۆک ئۆباما جەختی کردەوە لەوەی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی بە ئایدۆلۆژیەتی ڕقوچینە مێشکی گەنجان ژەهراوی دەکات. زۆر شتم لەبەر دەستدان بەڵام ئەوەی بە پلەی یەکەم دێت شکست پێهێنانی دەوڵەتی ئیسلامی و لە ڕێگوڕیشەوە هەڵکێشانی ئەم تیرۆریزمە بەربەریەیە کە ئەمڕۆ لە جیهاندا هەیە. هێرشی گەورە دەبینین لە ئەوروپادا بەڵام خەڵکی موسڵمانیش دەکوژن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەمانە مێشکی گەنجان ژەهراوی دەکەن لە هەموو شوێنێکی دنیادا. جا بۆیە هیچ شتێک لە بەرنامەمدا لە شکست پێهێنانی دەوڵەتی ئیسلامی گرنگتر نییە.
سەرۆک ئۆباما پەیمانیش دەدا چی پێویست بێ ئەمریکا بیکا بۆ کۆمەکردنی بەلژیک تا ئەوانەی پەیوەندیان بە هێرشەکانی برۆکسلەوە هەیە بخرێنە بەردەم دادگا. ئەم ڕاگەیاندانەی سەرۆک ئۆباما لە دەمێکدایە مشتومڕێکی تری سیاسی لە واشنگتن هاتوۆتە ئاراوە سەبارەت بە گواستنەوەی جیراوەکانی گوانتانامۆ بەی. کاربەدەستانی وەزارەتی دەرەوە و پەنتاگۆنیش لە بەردەم کۆمیتەیەکی کۆنگرێسدا ئامادە بوون بۆ باسکردنی ئەم دۆسەیە. لە وەتای ساڵی 2002ەوە زیاتر لە 85 گیراوی گوانتانامۆ گواستراونەتەوە بۆ وڵاتانی تر. هێشتا کەمتر لە 100 گیراو ماونەتەوە و بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆباماش دەخوازێت ئەم گرتوخانەیە کە لەسەر خاکی کوبایە دابخات. وڵاتانی سەرانسەری جیهان و هاوپەیمانانیش پێمان دەڵێن گوانتانامۆ زیانمان لێدەدات. بەداخستنی ئەم گرتوخانەیە چارەسەری نیگەرانیەکانی هەموو جیهان دەکەین. بەڵام یاسادانەرانی کۆماری لەو بڕوایەدا ئەم گرتوخانەیە گرنگی خۆی هەیە و ناخوازن دابخرێت. دموکراتەکان لێمان تووڕەن بەهۆی ئەوەی خەڵکمان لە گوانتانامۆ گرتووە چونکە خەڵکی بێتاوانیان کوشتووە. پێم وابێ میکانیزمی گەورەی ڕێکخراوە تونندڕەوەکان بۆ ڕاکێشانی خەڵک بە لاوازبینینی حکوومەتەکەمان و بە تایبەتیش ئەم بەڕێوەبەرایەتیەیە. لەگەڵ هەروادێ و زۆرتربوونی ژمارەی و گیراوانەی پرۆسەی گواستنەوە دەیانگرێتەوە مشتومڕیش لەسەری گەرم و گورتر دەبێ. ئێستا لەگەڵ ئەوەدا نیم کەس لەوانی گوناهبارن لە گوانتانامۆ ئازاد بکرن، بەڵام لەگەڵ ئەوەشدا نیم خەڵک بەبێ دادگایی کردن بهێڵدرێنەوە. بژارەی گواستنەوەی ئەو گیراوانەی گوانتانامۆ بۆ ناو ئەمریکا بەکراوەیی ماوەتەوە چووکە بە پرۆسەیەدا دەندرێت کە پێچەوانەی یاسایە. هێرشەکانی برۆکسل تەنها 4 ڕۆژ پاش دەستگیرکردنی سەلاح عەبدولسەلام بووە، واتە ئەو کەسەی گونابارە بە هێرشەکانی پاریس. زۆربەی شوێنەکانی شاری برۆکسل داخراون و خەڵک هێشتاش پرسە و مەخابنی خۆیان دەردەبڕن. هیچ وشەیەک ناتوانێت هەستم دەرببڕێت. ڕاستە ڕاهاتوین ئەم جۆرە هێرشانە ببینین، بەڵام کاتێک لە ناوماڵی خۆماندا ڕوودەدات هەستێکی بەهێزترت دەداتێ کە ئامادەییمان هەبێت و ئەمەش کەمترین شتێکە بکەین بۆ قوربانیەکان. دوا بە دوای هێرشەکانی یەکێتی ئەوروپا کۆبوونەوەی نائاسایی کرد وەک هەوڵێک بۆ ڕێگەگرتن لە هێرشی تێروەرکاری زیاتر. ئەمە سەروەختی تاقیکردنەوە و پێکەوەبوون و هەست و سۆزە. ئێستا کاتی بەرەنگاربوونەوەی ڕقوکینە و تونندڕەوی و ئەوانەشن کە ژیان لە خەڵک دەسەنەوە. لە بەلجیکا خەڵکی زیاتر بە بەراورد لەگەڵ وڵاتانی تری ئەوروپادا پەیوەندیان بە دەوڵەتی ئیسلامیەوە کردووە. دەسەڵاتدارانیش دەستیان کردووە بە گەڕان بە شوێن کابرایەکدا و بڕواوایە بەرپرسە لە هێرشەکانی ڕۆژی سێشەمەی برۆکسل کە بەلانی کەم 31 کەسی تیادا کوژران و 271 کەسیش بریندارن. NRT, Kurdistan's #1 news channel. جارك دين بخيراتن تماشاكرنا كرد كونكشن. ناديا مراد قربانية جنوسايد و زورداريا كومالا دولتا إسلامي قوتا كرد كونكشن تاوانين كو داعش لدجي وي و هزاران ازديان كرين و نهاجي دكن بنافي إسلامنا لوان دفي جهانا إسلامي لهم بروان بهلوس نمينا. ناديا ده ميفانا كرد كونكشن بو لبيشيه من جي خواز بيجمع كا بيامي وي دفي بقهين جهاني چییە؟ تشتێزش جیهانی ڕەت بیژم وەکە هەتان هەزت بیژم و داری عالمی هەموویژی نو ئەف داعش بێ سەکناندن ئەف ئەرهاب کە داعش بێ و هەکە نەداعش بێ ئالێ دیژی بێ وەکو ئەرهابێ بێ سەکناندن ئەف دڵم سەروان وی خەلکی بێ سەکناندن خاستن و ئەف ئەقەلیاتێت کە چۆ وەکو ئێز دیاوێت کە ئەف هەفتی و 4 جارە ژیفتشتە بسەری دەتێ تڤی پەیامی دیگەهینی بتایبەت ڕێبەرین عەرەبان سەرۆکی مسرێ دکوێتێ لە GND تو بەحسا هەندێک دیکە تبێژی وانە ئەف کەسێن کووا vêna بسەریمەتکن یان ئەف سەریمەئانین مسلمانن ئەو چ دبێژن ڕاستی وەکە شتێ مەهات و شتێداری چاوێن مەهاتەکردن و ناوێ بسلمانتی هاتەکردن بناوێ شەریعەتێ ناوێ قورئانی جبر المهمات كرنا وكبوان را صلاة بكن شهدا خو بدن
ئەفتشت وەکە هەموو تاتەکردم ناوێ بسلمانتێ و ئەو هەلوێستی ئیسلامی هەتا ناتە دیە ئەزدیمت بیژم بسلمان نە هەموو داعشن و بسلمانجی gelekjî weka rabûyne jêvderê tişûmê weka istiqbala mikir jî Misir ka hikûmet ke şeab Kuweyt wisa jî bes bîhtir ji me re divê weka bisilman bîhtirî bi me ve rabin ji beref tişt hemû bi navê dînê wan li me hate kirin. نادیه خانم تهاتی دەستنیشانکردش بۆ وەرگرتنا خەڵاتی نۆبل ئەدزانم لستاک و خەڵکین هاتیینادان gelekە درێژە gelek kesin lê hîvî heye ku tu wî xelatî wergirî tu çi dibêjî بۆ دەستنیشانکردنا te بۆ خەلاتی نۆبل خەلاتە نۆبل jî wekû tiştekî مهم البا عالمي وجايزة عالم احترام ويتك وجي احترام ويتكم لباوكا تنوها نشام كري بينجويك جنو زاروكي تكا سالو نيفكا الحالة كي جلكي ما زندا هتات بيجي ما زن وصاب زحمتاتنا عايشة طبعا الورد بو وداكت زاروكا منتادنا اغتصاب كرن او بينجويك ايرو بينجويك جايزة نوبلش ملاتي مروش مجيرة نادیه خان بەری چەند ڕۆژە کۆنگرسی ئەمریکی بڕیارێک قبول کرد پەسەند کرد دەرباز کرد دەبێژە ئەو کارێن دژی کریستیان و ئیزدیا هاتی نەکردن جنۆسایدا دەپێڕە بە چەند ڕۆژان وەزیرێ دەرێ ئەمریکی جان کری دیسان ڕاگەهاند و ئەو کارێن تاوانên داعشکری دژی ئیزدیا و مەسیحیان جنۆسایدا ji te re ev peyam çendê giring bûye براستی tiştekî gelekê mezin bû wekaş min re ji ber hemû عالم هەموو زانیوا بسەرێ ئیزدیا هاتی جینۆساید بوو ji ber هەزارە ڕۆژە بەری هاتنە کوشتن سەرڕێ 5800 کەچ و ژن و زارۆکی هاتنە فرۆتن و اغتیسابکردن لە نێو دەستێ دوی داعشیدا منتەقێتمە هەموو هاتنە خەراکردن مەزاراتێتمە هەموو هاتنە فەجراندن کوڕکێتمە هەتانوها سەرڕێ هەزار کوڕکی تەیە دەڕباندنە سەروی فکرێ داعش و ببنە ئەرهاب و مستەقبەلێکی ئێزدیاوەکە نەمایە وبهزاراتين وكال سربان بحراوان اليونان وان الوان دراجي حاليواني بيسا والكمبا حاليواني بيسا اف جينوسايد بو بسري ازدياهات اف تشتكي قالكي مازن بو بس وكما اف قرار هاتي داين لبانا بايفك بي مدوي اف جي اف بايف جي وكو قرار دان جينوسايد او جي نسالك وقت ببا يا سالوني بكبا مادام في بايف هاتا قوتن واثبات كرن انه الجينوسايد ازديا بلا تشتكي وكا بها كرن وكي تشي يعني تشي تخوازي جي امريكا وجي اوروبيان بتايبت اف كرنا باري خوا باري سرملي خوا تشي شو ازش امريكا وكا تخوازم وكا چند روجا زلوي دريجي وچما باوان جهدوان همادي ساد بشميدا نو بشتي بقراري محكمة دولي بها تشكرن محاسبة وان داعشا بها كرن ئەشوان خوازم وەکە حەقی ئێزدیا بێ برن سەراوی تشتێپی هاتیەکردن کەچ و ژنێدوان بێنە خەلاسکردن هەر تشتێکی وەکە ئێزدی پیش چاوێت ئێت عالمێک هاچپی هاتەکردن سسەیمەها هەشت و هەتانوها الوی تشتی عدالت بنێڕ الحەقی ئێزدیا و کاتچە بەس ئەهمشی وەکە زوو محکەمەکە دووەلی بێ چێکردن و محاسباوان بێکردن وحماية ازدياج وأقليات دي ترجيد وأي نكارن وكا حماية خبكن حماية وان بيكرن أجر أو دادجها دولي هاد دانان وتاوان بار آنين ور جبو دادجها بكن تو دخازي لور آماده بيوان تاوان بارن كو لديجيتا تاوان كرين ببيني وببي شاهدي محكمة نا بس أزبتني بمشاهدة هركتش كأنه سالي بندستي 6 سالي و 40 سالي دهاتي اغتصاب كرن وإلوي محكمة دبيا شهدة هر إنسانكي إز دي بويا ضحية في تشتي وإي بيا شهدة ودا وكشوان ربيجو كادورا عدالة بلا بيجي وقتي زاروكي 4 سالي جداكت برن وقتي بيرو كالت شوت عندن وقتي كتشك أحلال بو المحكمة وعنده چ داعش بي اذكرنا سبيا وبي ببا والساعات هذا بدنا يكودو والباقي نسكني وقفتش بي بيكرن كعدالة وهنجي تشد بيجيش حقيوان إرهاب يعني أقريك بسيرش تبكى بيجت أو عدالة تشي أم تجوانا بكنتي تشي بخوازي أزي بيجم أز وسات بيجم أز بيجم بلا أزي جريمة بيجم وزي بيجم عدالة كتعدالة أزي جريمة إن ما برتا
بيجا حقيوان تشل عدالتي تشل في جريمة مقابل دي پشتی داعشاتی شنگالی اللي سي هشت تشنگال نديا پشتی رزگار بوجي طبعا دمكا تنفى قرية شنگالي نا تحزقي بقري شنگالي شنگال جوكا وقرانا مزجمة شنگال تشتكي قالك بزحمة وطن هو سيه مقبري جماعي القادية نهاتي فكرن أو هستيت ما اتهكب نحقي هاتينا كشتن دستي سردستي وان داعش هاتان هو القادي نفتشتكيش مرة زحمتها طاوسة اسشم شنقال ببينو تباوردكي از دي يعني ام با بيجين شنقالي بكاربن ديسان ده جيخو فقرن جيخو الجيخو بيجين تبرسيش از دي ما بكي از دي وقتي اكو اس وقتي حماية مهاتا كرن وقتي حقي مهاتا برن وقتي سعيشي الشنقال ده بهي النسبة عيش بكرامته وبسلامتي أزهنجي فاقريم بس تشتكي قلقي بزحماتي تش إزديارة بيجي وسع شنقال بيا حراندن وبيا آفاكرنو شنقال فاقرين تشتكي مستحيلة إزدي فاقرين وسع نادي خان بشتيكو داعش هاتي شنقالي وبتايبجي أو تاوانا دجي إزديا كري وطبعا دجي خلقي دي نا مسلمان كري ديتنا خلقي جبو اسلامي هاتيا جوهرتن هناك نها هنا دبيجن او داعش نا اسلاما هناك جيانا دبيجن خير هر اون اسلام تشكو لبي قراني ولبي شريعتي ولبي قانون الاسلامي دجن ت وكو قربانيا كارين داعش تشد بيجي اس راستي وقت هاتينا ازديا هجوم كرني إنها مولي باقلك شوان خلكيت بسلماني شنقال دو آلي بعاج وبلي جوان منطقة خاصة وكنيزيكي قندي ماكوجو قالك جو قهشنا داعش سر في ديني سر جبر داعش هات جبر داعش جبر المتكر أم بسلمان ببن جبر هاتا ايزديا قوتا ايزديا تتشتش ورايا كشتنيا بسلمان بون افتشت هبو وكب ما كرب نافي اسلامتيه ونا تشتكي بدزي تشتكي بعلني داري عالمي همي بجا افتشت مقهان دولة العربية جي وازي هرقهين مجي وقتها هناك بجن اسلامه وهناك بجن اسلامه شوي كي مقوتا وانجي كابيجن ورابن مرة كبسلمان كاسلامتي همو مرة رابن انو داعش اسلاما يانا كيرتي من بسلمان ديتنو قالك مرة رابونو كاستقبالا مكرن فكرة مهاتا غيران دنو ديم ازد بيجمعك دينك البيت تشتي قابلناك انو دينك كامل ببيا ارهاب ناف تشتكيني غلطة اللي باكرتي البا قالك يديد وكا متضحيد وكا متهكب نافي بسلمان دي 10 جارة و 15 جارة تادنا اغتصاب كرنو وعائلة كاملة هكا هاتينا كشتنو او افتشتل بيش شافي دواننا هاتويا غيران دن فيجا شويكي از عالم يجرد بيجمو شخلكي هم يرد بيجم او جريمة هكا تادنا كرن بنافي اسلامتي فيجا لازم بسلمان جلفيكي وكا همو مرة رابن جمزان بن كايرو داعش بسلمان يانا نادي انا ازقلك سباسيتتكم دسي تخوش السيف دارم جرابي امتى ببينن تهرقرا خلاتي نوبلي ولسر آستي جيهاني وكو سمبولا آشتيتي ناس كرج بشوناكو سمبولا قربانية داعش بي سپاس هاوکات شارەزا سیمینارێکی تایبەتیان کردووە بۆ تاوتوێکردنی بەرنووسی بڕیارێک تا ئەو ژن و کچانەی لە دەست ڕێکخراوە تێرۆریستیەکەی دەوڵەتی ئیسلامی ڕزگاریان بووە ماف و بارێکی تایبەتیان بۆ دابین بکرێت. زانیاری زیاتر لەم راپۆرتەی ژیار محەممەد پامنێری دەنگی ئەمریکادایە. لە شاری سلەیمانی لە سیمینارێکدا لەلایەن شارەزایان و تایبەتمەندانەوە گفتوگۆ کرا لەسەر پرۆژە یاسای ماف و ئیمتیازاتی کچان و ژنانی ڕزگاربووی دەستی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش. بەسمان لەم پرۆژە یاسای ئەوەیە کە کەمێک لە مەینەت و ئازارەکانی ئەم کچانە کەم بکەینەوە و ئەم پرۆژە یاسای کۆمەڵێک ئیمتیازاتی تێدا کە تایبەت بەو کچانە ئەمانەوێتن هەر لە دابینکردنی شوێنی نیشتە جێبوونەوە جگە لەوە چارەسەری دەرونی ئەو کچانە کە زۆر گرنگە هەروەها چارەسەری پزیشکی ئەگەر لە کوردستانە بوو ئەگەر نەبوو لە دەرەوەی کوردستانیش بکرێت.
چالاکوانانی ژنان بە گرنگیەوە باز لەبوونی یاسایەکی لەم جۆرە دەکەن بۆ پاراستنی مافەکانی کچان و ژنانی دەستی داعش بە تایبەت کچان و ژنانی ئێزیدی. کاتی گرتنی شنگال و کۆمەڵێ لە ئەو قەزا و ناحیە و گوندانە کۆمەڵێک ژن و کچکەوتونەتە بەر دەستی داعش ئەمانە کرن و فرۆشتنیان پێوەکراوە وەک کۆیلە تەماشاکراون و ئازاری جەستەی و دەرونی زۆریان پێگەشتووە. بۆیە لە ئێستاە پەسەندکردنی ئاسایەکی وا زۆر گرنگە بۆ قەرەبووکردنەوەی ئەو زیانە دەرونی و جەستەیی کە بەو ژنانە کەوتووە. زۆرمان هەیە قوربانی کینابارانمان هەیە قوربانی ئەنفالمان هەیە لە ژنانە هەرچ ئەوانەش پێویستیان بەوە هەیە مافی امتیازاتیان بۆ بکەنەوە بەڵام بەڕاستی ئەم کارێکە دژی ئەو کچەیە زیدیانە کە کارێ بوو تونتیژێکی دەرونی بوو جەستەیی بوو سێکسی بوو واتە تەدمیرێک بۆ خانێکی ژیانی کەسایەتیەکان واتە ئەو ژن کچانە پێویستیان بەوەیە جارێکی تر دروست بێنەوە جارێکی تر بێنەوە وەکو کارکتەرێکی کۆمەڵایەتی لەناو کۆمەلگا هەوڵ دەربێنەوە. هەرچەندە ئەو خۆی ئەندامی پەرلەمانی کوردستانە بەڵام پێی باشە لە پەرلەمانی عێراقۆم پرۆژە یاسایە بخرێتە ناو گفتوگۆکان و ببێتە یاسا و دواتر هەرێمی کوردستان پێوی پابەند بێت. وا بۆ ئەم پرۆژە یاسایانە هاوشێوەی ئەو پرۆژە یاسایی کە لەم ماوەیەکی ژنانی پێشکەش بە پەرلەمانی عێراق پێشکەش بە پەرلەمانی عێراق لەبەرەوەی لە ڕووی جوگرافیەوە هەتاوکی ئێستا ئەو مەنطیقانە هێشتا نەهاتوونەتەوە ژێر دەسەڵاتی کوردستان بۆیە گرنگە لە پەرلەمانی عێراقەوە ئەو پرۆژە یاسایە دەرچێت. سیمینارەکە لەلایەن ڕێکخراوی ژناسیەوە سازکرا بوو کە خۆیان پرۆژە یاساکەیان ئامادە کرده بوو. تێیدا چەندین ئەندامی پەرلەمانی کوردستان و عێراق و چالاکوانانی بواری مافەکانی ژنان و دادوەران ئامادەی بوون بەڵام هیچ کچ و ژنێکی ڕزگاربووی دەستی چەکدارانی داعش ئامادەی سیمینارەکە نەبوون. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی. جوداهی لەسەر ریفۆرمن سیستەمی دادوەریە لە ئەمریکا بووە پرسەک ناف هەڵبژاردنین سەرۆکاتیە ئەمریکادا و شارەزایین سیاسەتێ مات هشتنا ڕێژەیە هەری بلەندا زیندانیان لە ئەمریکایە و گەلک ریفۆرم خواست گوهڕینان پێشنیاز دیکن گەل و vê پرسێ چەندێ کاریگەری هەیە لەسەر هەڵبژاردنین 2016 بەرسف دەvê راپۆرتێدا. وشەکانی پاشەکەوتکردن بۆ قوتابیانی ئەو پۆلە گەلێک باشن بەڵام کاتێک دەگەڕێنەوە ماڵ مانایی تریان دەبێت. پێویستە پلانێک بۆ خانە نەشینیم و بۆ پارە پاشکەوتکردن دابنێم. گروپێکی ناسراو بە کاری جێگای هیوا لە بەندیخانەی ئالەتی تێنیسی پۆلێکی سەبارەت بە مەسلەی ئاسایش بەڕێوە دەبات. مامۆستایان سەبارەت بە کار و بنەماڵە ئامۆژگاری دەدات. دۆریەن تونس دەڵێت لە ڕێگای ئەو گروپە فێر بووە ڕێز لە بەندیخانە بگرێت. کاری خوا بوو کە بۆ گرتوخانە بێم. قەت بیرم نەدەکرد سپاسگوزاری خوا بکەم کە لە گرتوخانەم بەڵام کردم ئێستا ئامادەم و ڕناوەستم. لە ساڵەکانی 1970 کۆمارەکان دەستیان بە بربەرەکانی بۆ سەربەنگ و مخەدەرات کرد کە وای کرد سزا تونتر بێت. ژمارەی بەندکراوان زۆر چووە سەر. ئێستا کە ئەمریکا زۆرترین ڕێژەی بەندکراوی لە جیهاندا هەیە هەردووک پارتی سکاڵایان سەبارەت بە خەرجی خانوبەرە و زیانی بەندکردن بۆ بنەماڵەکان هەیە. بۆیە هەردووک پارتی چاکسازی بە پێویستێکی جدی دەزانن. ئێمە سیستمێکی دادوەری سەبارەت بە تاوانەکانمان هەیە کە تێک چووە. ئێمە هەمومان کۆکین کە چاکسازی گونجاو پێویستە لە سیستمی دادوەری سەبارەت بە تاوانەکان پەسەند بکرێت. شارەداری ئۆستانی شێلبی لە یالەتی تەنێسی مارک لۆترل لە پارتی کۆماری لە بۆنەی وتاری ئۆباما بۆ دۆخی وڵات بانکێشتن کرا لەبەر هەوڵەکانی بۆ ئەوەی بەندکراوان سەر لە نوێ بەند نەکرێنەوە وەک پێکهێنانی دادگای تایبەتی بۆ تەندروستی مێشک و پەروەندەکانی سەبارەت بە بنک و مخەدەرات. هەروەها ئەو پۆلەی ڕاهاتن لەگەڵ ژیان بۆ تاوانبارانی پێشوو. مەسەلەی خوێندن لێرە زۆر نییە. ئەمڕۆ ئەگەر چاو لە ژمارەی بەنکراوان بکەن بەشی زۆری پلەی مامناوەندی خوێندن لە پۆلی 8 خواردترە. لە پلەی سەرانسەری لە ماوەی 3 ساڵ هەر 3 لە 5 بەندکراو دەگەڕێنەوە بۆ بەندیخانە. لێرە لە وەستانی شێلبی لێکۆڵینەوەیکی هەمەلایەنە نییە نیشان بدات کەمبوونەوە لە دووپاتکردنەوەی ڕێژەی تاوانەکاندا هەیە. کاندیداکانی سەرۆکایەتی چاکسازی لە سیستمی داد سەبارەت بە تاوانکاری وەک هەرە بابەتی هەڵمەتەکان نابینن. بەڵام ئەنجامدانی هەوڵێکی زیاتر لەو چوارچێوەیە لە پلەی وڵاتدا بۆی هەیە گۆڕانی بەسەردا بێت دوای ئەوەی سەرۆکیەک هەڵبژێردرێت. سلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا.
لەگەڵ هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان ئێستا لە ئەمریکا دەرمانەکانی تایبەتن بە ئازارشکاندن ئاگادارکردنەوەیەکی لەگەڵدا دەبێ. ڕەڤیندۆسکی لە راپۆرتەکەیدا پێمان دەڵێ ئەو ئاگادارکردنەوەیە لەسەر چییە؟ سنتەرا کۆنترۆلکردنا نەخۆشیان ئانکۆ CDC دبێژە بکارانینا دەرمانن هلانینا ژانێ بوویە قەیرانەکە ساخلەمی. CDC هەر وەسا دبێژە کو ژمارە هەری بلند یا کەسن کو دەرمانن هلانینا ژانێ بە ئاستا زێدە بلند کاردینن لە ئەمریکایە. ئەف دهێلەرا هاتنا هیروینە چێ ببە دەمێک و ئەو ئێدی نکارن دەرمانن هلانینا ژانێ ji دەختۆرن خوا بستینن. ئاژانس لە زێ لە دەختۆر و نەخۆشان دکە کو ڕێیەکا دم ببینن کو ژانێ کێم بکن. لێکۆلاریên گروپا سەخلەمیە لە ئینستیتویا سیاتل لە واشنگتن دیتن چ قاز مەژی بهێزە. یەک ji têgehiştek herî girîng ev e ku mêjî li ser jana kronîk û jana piştê rûlek girîng heye. لێکۆلین لەسەر دو مەژیان هاتنە چێکردن. یەک ji wan dermankirina rabûn û rûniştina mejî bû. Terapiya kognîtîv ser harîkariya mirovan dirawesteka çawa jana xwe bigorin û bi aktivîteyên berbiçaw jana xwe îdare bikin. Dermankirina din rahetiya mejî bû ya ku jî yoga têt. Mindfulness tries to help people change. Aramiya mêjî harîkarî dide mirovan da ku zanebûna xwe bigorin û zanebûna xwe ya janê bilind bikin. Janê qebûl bikin û enerjiya xwe bidin ser rêyên îdarekirina janê. زێدی 300 خۆبەخشن ئێش دپشتاواندا بەشداری vê lêkolînê bûn. Faydeyên kêmkirina janê û başkirina fonksiyonê salekê dom kir. Ev jî ji bo jana kronîk gelek diyarde nîne di nav tedaviyên jana kronîk de. Çirkin got ku rahetiya mejî û dermankirina rabûn û rûniştina mejî dikare alîkariye bide wan kesan yên ku gelek êş û jan hene. Ev lêkolîn di govara civata saxlemiya Emerîkî de anko The Journal of the American Medical Association da hate weşandin. Ravindowski, dengê Amerîka. و لە ئەفرینی مامۆستایان ناوەندێک بناوێ ئاریان ji zarokان ڕەڤەکریش بۆ فێرکردنا موزیک û stranên. Raporta Emîne Misto. Cara yekem li Efrînê şagirtên muzîkê tên derçûn û xelatkirin. Paymengeha Arya ya muzîkê ahengek ji bo derçûn û xelatkirina şagirtin xale darxist. Her wiha muzîk û stranên ji çand û folklora Kurdî pêşkêş kirin. Bi rengekî fermî cara yekemîn car li hindir kantonê da derçûn çê dibe bi rengî hev peymangehe bi taybet. Ge dixebitin diwarê muzîkê da me dest pê kir ev gava me dest pê kir 6-7 xandevan me derxistin û bawername derçûnê jî me da wana liyalê din wek 25-27 kes jî xandevanê me espasdariya wan kir diwarê muzîkê da xandina xwe bi akademî bidawî kiribûn me proje çêkir me got em navendik muzîkê vekin zaroka fêrî muzîkê bikin bi rengekî akademî. Paymengeha Arya ya muzîkê bi xwasteka hin mamosteyên muzîkê û hezkirin çanda Kurdî hat çêkirin. Gelek şagirt fêrî muzîka Kurdî her wiha cîhanî bi awayekî akademî dikin. Terkîzê me bingehê me esasî folklora em dixwazin musîqê xwe yê Kurdî pêşxînin. Musîqê me ji ber got musîqek olî folklor yanê hinekî kêm em zêdetir ser bisexinin em îhya kin ji hecerdî da bi rengekî akademî em muhawele kin wekî cisrekî tewastin û binê musîqê kevin û musîqê hecerê gunoha doketê em bi hev dixînin. Hezkirin muzîkê bi her awayekî hawa didin xwe pêşxînin. Lê ji ber rewşa giştî rastî gelek astangî tên û hin caran neçar dimînin ku karê xwe rawestînin. Ew mohak heye têlê min qetîne û derê tene mejî rek girtîne der ku cem Efrîn tene ye em nikan herin hûn jî lenî rek girtîne der girtîne dolme. Haberit migî çûn Efrîn çûn heyek çû derkê giz min manê wada wadana mustaqil bû heyek çû derkê û mamostid me hewjin hewna jî gî çûn awê heyek çû derkê dîsa ji bo wada Zarokên Efrînê yên ku ji êş û kula şer direvin ber vî muzîkê tên.
هەوی دەرفەتن کێم دەستێ پایمەنگەها ئاریەدا لێ چاند و موزیکا کوردی فێری زاروکان دکن ئەمینا مستۆ دەنگی ئەمریکا عفرین. تا سێشەمەی داهاتوو کورت کۆنێکشنێکی نییە هەر شاد بن. خدا حافظ.